مسلمانێکی زۆر سێقە لەم شارە بوون باسی جاتیش باسمان کردووە وتی پیاوێک مرد 95 وەرەقە قەرزار بوو خوا لێی خۆش بێت دوای دو سێ شەو هاتە خەوی براکەی خۆی وتی فڵان کەس بڕۆ بەلای فڵان کەسی کوڕی فڵان کەس 95 وەرەقەی لامە قەرزاری ئەوم ئەمە لە خەودا پیاوێکی بەڕێز و چاک بوو ڕەحمەتی خوای لێ بێت ئەڵێ براکەی دەڵێ بیانی ڕۆشتم بەلای کابراوتم کاک فڵان کەس فڵان کەسی برام دەناسی وتی بەڵێ چۆن نایناسم خوا لێی خۆش بێت وتم چەندێ پارەی لاتە وتم قسەم نەکرد بڵێم چەندێکی ئەو وتی ئەوەندەم لایەتی وتم زام ئەو چی ئەڵێ ڕێک ئەوەی کە لە خەوەکە پێی وتم نەفسی شت وتی 95 وەرەقەم لای بووە وتم ئەیسە چی ئەڵێ لە خزمەتام چۆن بدەینەوە وتی وەڵڵی ئەو ڕۆژەی کە مردوم خوایە گەردنی ئازابێ بەخوا یەک فرسم ناوێت ئەمە ئینشاڵڵا دەی خوای گەورە دەیخاتە ژێر سێبەری عەرشی خۆیەوە شایستەیەتی هەیشە مردووە 50,000 لاتی وەڵا گەردنی ئازا ناکەم خوا پیاوی وەک تۆ نمونەی پیاوی وەک تۆ قەت لەم کۆمەڵگایە دروست نەکات بەداخەوە خەڵکەیە قەرزار بوو خۆی کوشتووە خۆی خنکاندووە پەنا بەخوا خوای گەورە ڕەحمی لێ بکە دوای ئەوە خەڵکی گشتی ئەوە باشە بۆ قسەی نەکرد ئەوە بۆ بە ئێمەی نەوت وەڵڵا پێشتی بووی تا هیچت بۆ ناکرد ئەم دوو لە ڕووی بەڕێستانم خۆ فشکردنەوەیە چییە بۆ پێمانی نەوت فڵان کەس بۆ کرێ چی بوو پارەی کرێ خانۆکەی پێ نەئەدرا بۆ پێمانە نەوت کرێ خانۆکەی بۆ بدەین دەی ئێستا دەی هاو سەتەها نەفەرت پێڵێم هاوشێوەی ئەوەیە بەس خۆی نەکوشتووە بزانم چیت پێکرێ خۆی دەکاتە پیاوێکی ساڵح و پیاوێکی چاک وەڵا خۆزگای فڵان کەس خۆی نەکوشتای قسەی بکرا قەرزەکەمان بۆ دایەوە کرێ خانۆکەمان بۆ دا دەی ئێستا خەڵکەیە 30,000 50,000 کرێ خانۆکەی پێی نادرێ چەندها کەست پێڵێ بۆی ئاگامان با لە خۆمان بێت ئاگامان لە فەقیر و هەژارەکان بێ دڵمان بۆیان ژان کە بۆی لە ڕۆژی قیامەتە خوابمان خاتە ژێر سێبەری عەرشی خۆیەوە ئینشاءڵڵا